ئامادەیی کلێڤەری ناحکومی دوای سەرکەوتنەکانی ساڵانی ڕابردوو و بەدەستێنانی کۆلێژە بەرزەکان ئامادەیەکەمان بە باشترین ستافی مامۆستایانی شاری هەولێر دەستی کرد بە نانووسنی قوتابیانی پۆلی 10 و 11 و 12 زانستی. لە ئامادەیەکەمان خوێندنی کوڕ و کچ بەجیایە. باڵەخانەی ئامادەیەکەمان لەسەر ڕووبەری 4000 مەتر دووجا و بنیانانی بە نوێترین شێوازی تایبەت بە خوێندن، بەکارهێنانی نوێترین هۆکارەکانی خوێندن، سمارتبۆرد، داتاشۆ، ساوند سیستەم، ئەنجامدانی سیمینار و هاندانی قوتابیان بۆ بەدەستێنانی نمرەی بەرز، هەبوونی پەیوەندیەکی بتەو لە نێوان کارژێری قوتابخانە و دایک و باوکان بە ئەنجامدانی کۆبوونەوەی مانگانە و هەفتانە بۆ ئاگاداربوون لە ئاستی قوتابیانمان، دابینکردنی هۆکارەکانی هاتوچۆ بۆ گشت گەڕەکانی شاری هەولێر، دابینکردنی هۆڵی تایبەت بەوانە زانستیەکان، ناونیشان، فەرمانبەران نزیک مزگەوتی شەید و ئەنفال. بۆ پەیوەندیکردن 0 1970 44 55 یاخۆت 0 178 44 55. ئامادەیی کلێڤەری ناحکومی.